لەلای هەمووتان ڕوونەوە لە ئێستادا دەبینین و دەبیستین خەریکە ڕێژەی کوشتن و کوشتنکاری ڕوو لە زیادبوون دەکات جا هەر بە جۆر و هۆکارێک بێت. بۆیە لە سوانگای هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئەمڕۆ ئێمە وەکو تۆڕی ڕێکخراوە ناحوکمی و مەدەنیەکانی سۆران وێڕای دەستخۆشی لە دام و دەستگا ئەمنیەکان داواکارین لە بەڕێزیان ڕێ و شوێنی تونتر بگرنە بەر بۆ ڕێگرتن لەم جۆرە ڕووداوانە. چونکە لەلای هەمووتانەوە ڕوونە کوشتن زیاتر لە هەموو ڕووداوەکانی تر خێراتر بەناو کوچە و کۆڵان و شار و شارۆچکەکانی وڵاتدا بڵاو دەبێتەوە. هەر ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی دڵڕاوکەیەکی زۆر لە نێوان خەڵکو و تێکچوونی باری ئەمن و ئەمان لە ناو کۆمەڵگەدا. وەک دەزانین لە ئێستادا هەرێمی کوردستان ئارامترین شوێنە لە عێراق و ناوچەکەدا. بۆیە دەبێت برایانمان لە هێزە ئەمنی و ئاسایشەکان بەگشتی چاویان کراوەتر بێت و هاوڵاتیانمان وشیارتر بێت. ئێمە پێمان وایە زۆربوونی کوشتن و ئەنجامدانی ئەم دیاردانە بوونی ڕووداوی نەخوازرا و ئەبێتە هۆی ڕێگا خۆشکردن و ڕەخساندنی کەشێکی لەبار بۆ دوژمنانمان کە هەوڵ بدەن دزێ و بخێنە نێو هەرێمەکەمان و کاری نەخوازرا و ئەنجام بدەن.